يا خۆنیشی جانبی مام فارس ئێستا پێم بڵێ حەز لە چ گۆرانێ چییە؟ گۆرانی بیرت نەهاتەوە بەخۆم پێ دەڵێم باشە هونەرمەند حەسەن زیرەک پێ چۆنە خۆشە. دکتۆر کاوێز بۆ گەڕانەوەی بیر و هۆشی باوکەم ڕاهێنانی یەکەمی دەست پێ کرد و پرسیاری سەبارەت بە دەنگە ڕەسەنەکان لێ کرد. باوکش لە مردە وردە و شەکانی بێردەهاتەوە. وەرە قوربانە وەرە قوربانە ئەمی دڵات شێتت کردم وەرە قوربان عقلت بردم هۆشت بردم سوتام سوژام وەرە قوربان. ئافرین دەزانم بابەجان ئەدی گۆرانێکی هونەرمەند تایر تۆفیقی سێو پێگایی ناهاتی جانا کالی مۆزات بووەرە نەخۆش کەوتم ناهاتی جانا وادەی ڕۆح چێشان وەرە. دەزانم دەنگە چە خۆشە. ئەدی بابە هونەرمەندە نوێیەکان هیچیان لەبیر مایە؟ ناسم. ئێستا بابا هەم مامۆستا ئەردەلان بەکرد خوا لێ خۆش بوو. دواتر گۆرانێت لە هونەرمەندی جوانەمەرێک ئەردەلان بەکرمان بۆوت زۆر دڵخۆش بووم. گۆرانەکەی بەبیر داهاتەوە. نەبووی خۆشەویستم بۆ من نەبووی دنیا چییە دنیا چییە دنیا چییە دنیا چییە؟ ناوەڵا دنیا هیچ نییە بەخوا دەمێ بچمە ژوورەکەی خۆم لێم گەڕێ لێم گەڕە بەتەنێتەوە لێم گەڕێ. دکتۆر بەجددی زۆر دڵم خۆش بوو کە بابمەوە هادیت. نەنە زۆر بەڕەو باشی ڕۆشتە الحەمدوللا. ئەلحەمدوللا. بەڵام دەبی یەک شتێ بکەیت. چییە دکتۆر؟ دەبێ ئەو جیانەی کە زیکرێت لێ ئەو جیانی زیکرا وەکو چەند دکتۆر؟ ئەو جیانەی کە ئیش لێ کردیا. ئیشی لێ کردیا؟ ئەوە زۆر باش دەبەوی ئیشەکە سراتر دەکە و زووتش ئەلاز دەکرێت. دکتۆر جان پێویستە لەگەرمان بەردەوام بی. خەمت نەبێ ئینشاءڵڵا پێکەوونە. بابە جوانەکەی خۆم چێ؟ ئەمن دکتۆرم دکتۆر؟ ئەدی مام فارزم دکتۆرم. ئەبێ چێ لێ بوو؟ ئەویدی ئەو ڕۆهی دێتەوە باشە دێتەوە؟ دکتۆرە ئەویش دکتۆر. هەستەوە بابەجان هەستەوە. چێوە؟ دەت بەمە جێ خۆش. ئەدی میری لەگە خۆمان نەبین؟ ئەتو دەبا بچین جارێ؟ ها باشە؟ یاڵا بابەجان.